دولة يشعر فيها العراقي بأن حكومته تعمل له. چاوەڕوان دەکرێت حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکایەتی عەلی زەیدی دوای دەست بەکاربوونی لە بوارەکانی سیاسی و ئەمنی و ئابووری و داراییەوە ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر ببێتەوە، بە تایبەتیش دوای ئەوەی ئەمریکا هۆشداری ئەوەی داوە کە مامەڵە لەگەڵ حکوومەتی نوێی عێراقدا ناکەن ئەگەر گروپە چەکدارەکان تێیدا بەشدار بن. گەرچی ئەمریکا پاڵپشتی خۆی بۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیاندووە، بەڵام لە هەمان کاتدا هۆشداری پێداوە لەوەی نابێت هیچ کام لە باڵە سیاسیەکانی گروپە چەکدارەکان لە حکوومەتدا بەشدار بن. هەرچەندە لە سەردەمی حکوومەتی پێشووی عێراقدا بە سەرۆکاتی موحەممەد شیع سوودانی ئەمریکا مامەڵی لەگەڵ ئەو وەزارەتانە ڕاگرت بوو کە لەلای باڵە سیاسیەکانی گروپە چەکدارەکان بوون، بەڵام لە کابینە نوێیەکەدا ڕایگەیاندووە بە هیچ شێوەیەک مامەڵە لەگەڵ تەواوی ئەم حکوومەتە ناکات ئەگەر تەنانەت یەک وەزارەتیش لەلای ئەم گروپانە بێت. جگە لەوەش پێشتر ئەمریکا هۆشداریەوەی دابوو ئەگەر گروپە چەکدارەکان لە حکوومەتی نوێی عێراق بەشداریان پێ بکرێت ئەوە ناردنی دۆلار بۆ عێراق ڕادەگرن. پێشتری شارەزایانی ئابووری ڕایان گەیاندبوو ئەگەر ئەمریکا هەڕەشەکانی لەبارەی هەڵپەساردنی یارمەتیەکانیان بۆ عێراق جێبەجێ بکات ئەوە دەرەنجامێکی زۆر خراپی لەسەر ئابووری عێراق دەبێت. بەڵام ئەوەی تا ئێستا هەیە باڵی سیاسی سەر بە گروپە چەکدارەکان کە لە نێو لیستی تیرۆری ئەمریکادان لە حکوومەتی نوێدا هیچ پۆستێکیان وەرنەگرتووە. لەوانە هیچ کام لە بزوتنەوەی سادقون باڵی سیاسی بزوتنەوەی عەسایبی ئەهلی حەق بە سەرۆکاتی قەیس خەزعەلی و بزوتنەوەی حقوق باڵی سیاسی حزبوڵڵای عێراق بە سەرۆکاتی ئەحمەد حەمیداوی و بزوتنەوەی مونتەسیرون باڵی سیاسی کەتایبی سەید شوهەدا بە سەرۆکاتی ئەبوو ئالا وەلایی و هاوپەیمانی ناسنامەی نیشتیمانی باڵی سیاسی بزوتنەوەی بابلیۆن بە سەرۆکاتی ڕەیان کلدانی کە پێشتر لەلایەن ئەمریکاوە خراونەتە لیستی تیرۆرەوە و کورسی پەرلەمانیان بەدەستێناوە، هیچ پۆستێکیان لە حکوومەتەکەی عەلی زەیدی وەرنەگرتووە. ئەوەی هەیە تا ئێستا بزوتنەوەی سادقون باڵی سیاسی بزوتنەوەی عەسایبی ئەهلی حەق پۆستی جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێدراوە. پێشتریش لە 7 ئەیلولی 2025 وەزارەتی دەرەوەی ئەمریکا 4 گروپی میلیشیای عێراقی خستە ناو ڕێکخراوە تیرۆریستە بیانیەکان کە بریتی بوون لە بزوتنەوەی نوجەبا کەتایبی سەید و شوهەدا، بزوتنەوەی ئەنساڕوڵڵای ئەوفیا کەتایبی ئیمام عەلی. زووتریش وەزارەتەکە هەریەک لە عەسایبی ئەهلی حەق و بزوتنەوەی بابلیۆنی خستبووە لیستی تیرۆرەوە. هەرچی بزوتنەوەی نوجەبایە کە لەلایەن ئەمریکاوە خراوەتە لیستی تیرۆرەوە و باڵی سیاسی نییە، ئەوە هیچ کورسێکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا نییە، بۆیە ئەم گروپە لە حکوومەتی عێراقدا بەشدار نییە.